لەناو بازاڕەکانی شاری سلێمانین بە دوواداچوون دەکەین بۆ ئەو دەنگوانی کە گوایە نرخی شمەک و پێداویستیە خۆراکیەکان گران بووە. زۆر گەڕاین تەنها یەک دوکانیشمان دەست نەکەوت کە نرخەکانی بەرز کرد بێتەوە. سلااوت لەبێت باشیت ئەم فەردە برنجە ئێستا ئەی بەچەند هەفتەی پێشەوە دەبێت. ئێستا بۆ نمونەوە فەردە برنجەیەم بە 1000 هەفتەی پێش و مانگی لەمەوە پێش هەر بە 1000. ئەمێ بزانم لە دوکانەکەی تۆیە ئەگە بڕۆی ماواد بکڕین ماواد هەیە لە بازارەکان. بەڵێ مواد هەیە زۆر مواد خۆراکی ئێستا زۆرە داوا لە هاوڵاتیانەکەم خۆیان ئەبن بەستە بە کاری شتی گران بوون نیەنە بازارەکانەوە شتکردن هیچ شتێک نییە. ئەم برنجەی کە فرۆشت بەم هاوڵاتیە هەفتەی پێشوو فرۆشت بەچەند؟ هەفتەی پێشوو بە هەمان سعرە ئێستا هەفتەی پێشوو هەمان سعرە چکە هیچ فەرق و جیاوازەیەکی نەکردووە لەبەرەوەی ڕسخ هەروە خۆی وایە نەگران بووە هەرزان نەبووە گرانیش نەبووە شکر لەبەر چی گران نەبووە لەبەرەوەی شکر هەموو شتێ هەیە شت ئێستا لە هەموو سنوورەکان و لە هەموو سنووریش دانەخراوە. کڕیاران ئاماژە بۆ ئەوە دەکەن هیچ جۆرە بەرزبوونەوەی نرخ بەدی ناکەن داواکاریشن لە هەندێک کەناڵی ڕاگەاندن نەبنە هۆکار بۆ قورسترکردنی بارگوزەران و ژیانی هاوڵاتیان. هیچ گران نەبووە هیچ گران نەبووە من چکوێ بازاری سێ ماڵەکەم هی کچەکەم هی کوڕەکەم هی خۆم هیچ شتێ گران نەبووە بەعزە شتێوە 500 و 250 دابەزیوە. برنجت کڕی؟ بەڵێ حالێن پێی وتیت برنج هەیە؟ بەڵێ دۆنیەی پێری هاتم شتم لێ برد وتی ئەو کەسە گوناحبارە ئەگە دوکان داخە ئەگەر بە سعری خۆی نەیفرۆشێ. سەرۆکی لیژنەکانی قایمقامەتی سلێمانی دەڵێت نرخەکان جێگیرن و هەر کەس و بازرگانێک بیەوێت نرخەکان بەرز بکاتەوە یان ترس بخاتە دڵی هاوڵاتیان ئەوە لە سزاکانی لیژنەکەیان دەرناچێت. لیژنەکانی ئێمە بە بەردەوامی سەردانی ئەو شوێنە گشتیانە ئەکەن لە ناو بازارەکانی سلێمانی و لەسەر جەم بازارەکانی سنووری قایمقامەتی سلێمانیدا ئێمە زۆر چڕوپڕ شەو و ڕۆژ ئێمە ئەگەڕین لەگەڵ ئەم فرۆشگایانەدا لەگەڵ خاوەن فرۆشگاکانی خواردنی وشکە بە تاک لێرەدا خۆتان ئەبینن بە چاوی کامێراکەتان کە هەموو موادەکان پێش چەند ڕۆژێک چۆن بووە پێش مانجێک پێش ئێستا پێش چەند مانگێک پێش ئێستا بازار چۆن بۆ ئێستا ژەروایان هیچ زیادبوونێکمان بەدی نەکردووە لە نرخەکانیاندا سەبارەت بە خواردنەکانی وشکە وەک شەکر برنج ڕۆن چا ئەو شتانەی ترکە پەیوەندی ڕاستەوخۆیان هەیە بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانەوە. دروستکردنی دڵەڕاوکێ و شێواندنی ئابووری و یاریکردن بە نرخ و بڵاوکردنەوەی دەنگۆی ناڕاست یەک ئامانجی هەیە ئەوی ساغکردنەوە و فرۆشتنی ئەو شمەک و کاڵایەنەیە کە لە ژێر بیانوی گرانبوونی نرخەکان بە هاوڵاتیانی ساغ دەکەنەوە. ئەگەر حکوومەت خۆی ژێرخانێکی ئابووری پتەوی هەبێت هاوڵاتیان ترس و دڵەڕاوکەکانیان نامێنێت. ئاوەڕالیگەلی کوردستان سلێمانی.